لەلایەک کۆرۆنا و لەلایەکی دیکە دۆلار بربەستی زۆری لەسەر قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان وڵاتان دروست کرد. بە گوێرەی پلانەکان ئامادەکاری باش کراوە تا ئەم ساڵی زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی بێت بۆ هەرێمی کوردستان. حکوومەتیش کاراسانی کردووە تا لەگەڵ زیادکردنی قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی بە کوالیتی باش و کەمترین نرخ کاڵا و شمەکەکان بگاتە دەستی هاوڵاتیان. لە هەوڵی ئەوەدان کە هەرچی ئاسانکاری بۆ بازرگانەکان بکەن بۆ ئەوەی بتوانن بە زووترین کات ئەو کاڵایانە کە پێویستیانە بگەن هەرێمی کوردستان. ئەم ساڵیش وەکو 2021 لە پلانماندا هەیە ئاسانکاری زیاتر بکەین بۆ بازرگانەکان بەوەی کە لە شارەکانی مەسەلەن وەکو سلێمانی، دهۆک، لە نزیکی سۆران لەوێ نووسینگەمان هەبێ بۆ ئەوەی ئەو بازرگانانە کە لەو سنوورانەدان ئەوەندەی یەنە لای هەولێر و دەبێ ئیشەکان لەوە جێبەجێکە هەر لە سلێمانی بۆیان جێبەجێ بکرێت و بتوان بە ئاسانترین شێوە ئەو کاڵا و شتومەکانەی کە یانێ بهێنە سلێمانی. بازرگانان لەگەڵەوەی کار بۆ زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی دەکەن. لەگەڵەوەشدا داوا دەکەن کاراسانی زیاتریان بۆ بکرێت تا بتوانن ئەم ساڵ زۆرترین کاری بازرگانی بکەن و هاوڵاتیان لێ سوودمەند ببن. لە ڕاستیدا هیچ ڕێگریەک نییە لەوەی کە کاڵا هاوردە بکرێت، بەڵام ئێستا ئێمە یەک مشکلەمان هەبوو لەم فترا بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەمە وای کردووە ئێستا ئەتوام تا ڕادێکی زۆریش بازاری وەستاند و ئیشوکارەکان کەم بۆ خەڵک چاوەڕێی ئەوە ئەکابزانێ ئەم دۆلارە سابت ئەبێت لەم حاڵەتایە سابت نابێ و گەر سابت بێ دیسانەوە بازرگانەکانی ئێمە دەزەکەنەوە زیاتر بە هێنانی کاڵا. ساڵانە هەرێمی کوردستان چەندین جۆر کەلوپەل و کاڵای جیاواز هاوردە دەکا. بە زۆریش هاوردەکان لە وڵاتانی ئێران و تورکیایە. لە هەمان کاتدا هەرێک لە هەنار و گوێز و هەنگوین هەناردەی وڵاتانی ئەوروپا دەکا. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی.